ناڵپارێزی کوردستان 27 ساڵ بەر لە ئێستا لە سەردەستی هێرۆخان دامەزراوە و ڕێکخراوەکەی وا پەروەردە کردووە لەسەرەوە بۆ خوارەوە کە بێلانان کار بۆ مناڵان بکرێت و خزمەت بە مناڵانی هەموو سنوورەکە بکرێت. دیارە ئۆفیسی هەڵابجایی سنتەری گەنجان و مناڵپارێز و بە ئۆفیسی سەرەکی گرتنەخۆی ناو هەڵابجەش پێمان باش بوو کە ئەم کۆمەڵە گەنجای ڕۆک و یادکردنەوەیەک و ڕێزلێنانێک بۆ مناڵپارێزی کوردستان خۆیان هەڵسن یادی مناڵپارێز بکەنەوە و ئەمە یەکێکە لەوە هەنگاوانەی کە بە گەنجانی ڕاگەیانین کە سەرتەری گەنجان ماڵی هەمووتانە بەبێت جیاوازی لێرە ئەتوانن بەهرە و توانەکانتان پەرە پێ بدەن و خزمەت بە خۆشتان و بە خزمەت بە سنوورەکەش بکەن. بۆیە ئەمە هەنگە خنجیلانەیە بۆ خەڵکی هەڵەبجە و دەوروبەری سازکراوە بۆ هیوای وەکو ڕێزلێناک و یادگاریەک و بە هەمان شێوە چەند ڕێزلێنانێک بەخشرایە چەند کەسایەتیە کە هەمیشە پشتیوانی مناڵپارێزی کوردستان بوون. زۆرن ئەو کەسانەی کە هاوکاری مناڵانەکان و دەستی گیرۆییان هەیە بۆیە لێرەوە سپاس بۆ هەمولایەک.